بەناوی خوای بەخشندەی میهرەبان. ئەمڕۆیەکی 12 کەناڵی ئاسمانی پێم پێدەنێتە ساڵی 13هەمی تەمەنیەوە. دەواازەی ساڵێکی نوێ بۆ کار و خەبات و جیهادی میدیایی دەخاتە سەرپشت. کەناڵی پێم وە کەناڵێکی پابند بە بنەما ئاینی و یاسایی و ئیتیکیەکان لە ساتەوەختێکدا دەنگی هەڵبڕی و بڕیاری خزمەتی میدیایی لە گۆڕەپانی ڕاگاندنی کوردی دادا کە میدیای کوردی بۆشایەکی بەرینی بۆ کارکردن بەو تایبەتمەندیانەوە تێدا بوو. تایبەتمەندیە باڵەکانی کەناڵی پێم لە گەیاندنی زانیاری و سازکردنی پەیامە میدیاییەکانی نمونەیەکی شایستە و جوانی بەخشیە ڕەوشی کاری ڕاگاندنی کوردی لە ڕووی سیاسی و کۆمەڵاتی و ئاینی و فەرهەنگیەوە. لەگەڵ هەموو ئەمانەشدا کەناڵی پێم دەنگۆیەکی بڵند و بەسەدای خەڵک و شەقام بووە بۆ گەیاندن و بەیانکردنی ڕای خەڵکی. لەم نێوەندەشدا چەمکی میدیای بەرەی خەڵکی هێنایە ئاراوە و بوو بەهێزێکی لە بنەهاتوو لە بەرەی خەڵکدا. لەمڕۆدا کە کەناڵی پێم دەچێتە ناو 13هەمین ساڵی تەمەنی کاریەوە، وەک تۆڕی میدیایی کۆمەڵ پەیمانی پشتیوانی بەردەوام و بەهێز دەدەینە کارمەندان و دۆستان و بینەران بە جۆرێک کە لەگەڵ ئەوەی توانای ئابووریمان زۆر سنووردار و کەمە، بەڵام لە بەردەوامی کاری میدیایی کەناڵی پێم و بوێری و ئازایەتی لە پەیامسازیدا ڕاستی و ڕاشکاوی لە گەیاندنی زانیاریەکان کۆڵ نەدەین و باشتر و ئازانەتر دەستپێکی کار لە ساڵی 13هەمدا دەست پێ بکەین. هەر بۆیە وێڕای پیرۆزباییمان لە کارمەندان و دۆستان و بینەرانی کەناڵی پێم دەستی ماندووبوونی کارمەندان و هاوکارانی کەناڵی پێم دەگوشین. سوپاسی بێپایانیان دەکەین، هیوای سەلامەتی و بەردەوامیان لە کارەکەیان بۆ دەخوازین. خوای گەورە پشتیوان و هاوکاری هەموو لایەک بێت. تۆڕی میدیایی کۆمەڵ 1/12/2020